رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی سیویەکی کانونی 2025 پێشکەش دەکەین. سوپای تورکی داگیرکەر با تۆپ هاوێ شاری زرگانی کانتۆنی جەزیرە تۆپباران دەکات. هاوکات سوپای تورک گوندەکانی تەلوەرد خەربەل ئەلشەعیر و عەبۆشی گوندەواری زەرگانیشی بە سەختی تۆپباران کردووە. لەبارەی زیانی هێرشەکانەوە لە ئێستادا هیچ زانیاریەک لا بەردەست نییە. رازیا ئۆستۆرگ پارێزەری نووسینگە یاسایی سەدا بە ئامانجی ئەنجامدانی هەندێک چاوپێکەوتن کە هێشتا ستراسبۆرگی فەڕەنسا و لەگەڵ کۆمیتەی دژە ئەشکەنجەی یەکێتی ئەوروپا CPT هەروە پەرلەمانتارانی یەکێتی ئەوروپا و بیروکراتی پلە باڵا و چەندین کۆمەڵی جیاوازی یەکێتی ئەوروپا کۆبووەوە و چاوپێکەوتنی ئەنجامدا. ئۆستۆرگ لەگەڵ CPT کۆبووەوە و دەربارەی سزای دیسیپلین کە لە ساڵی 2024ەوە بەسەر ڕێبەر ئۆجەلاندا سەپێنراوە و هێشتاش بەردەوامە و قەدەغی دیداری پارێزەران و نایاسایی گۆشەگیری و پێشلکردنی مافەکانی مرۆڤ لە ئیمراڵی با CPT زانیاریدا. هەروەها فایق یاگازیش نوێنەری کۆنسەی ئەوروپای دەم پارتی بەشداری چاوپێکەوتنەکان بوو دەربارەی هەمان بابەت زانیاری با کۆمیتەکاندا و دۆسیەیەک دەربارەی پێشلکردنی مافەکانی مرۆڤ لە ئیمراڵی کە لە ماوەی 1 ساڵدا ئەنجام دراون ڕادەستی بەرپرسانی CPT کرا. لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە کرا وێڕای پێشنیارەکانی CPT تورکیا ئەو پێشنیارانەی جێبەجێ نەکردووە و هەروە جەختیشان کردەوە لا گرنگی هەنگاونانی CPT لەم بابەتەدا و داوا کرا CPT ئەرکی خۆی جێبەجێ بکات. عمر ئۆجەلان پەرلەمانتاری ڕەحای دەم پارتی لا چالاکی ئێشەگیریدا سەرنجی خستە سەر هێرشە داگیرکاریەکانی سەر ڕۆژاوە و پرۆسەی چارەسەری ئاشتی و وتی دەبێت هەموو کەسێک پشتیوانی لە ڕۆژاوە بکات. با پێشەنگایەتی تەفگەری ژنانی ئازاد تەژە ئەو پارتی هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە و پارتی یەکسان و دیموکراسی گەلان دەم پارتی لە ناوچەی ڕەحا دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەر هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا چالاکی ئێشەگیری ڕێکخرا. لە چالاکیەکەدا پەرلەمانتارانی دەم پارتی ئەنجومەنی دایکانی ئاشتی ڕۆحا و هاوسەرۆکی شارەوانی ناوچەی ڕۆحا و سەدان کەسی تر بەشدار بوون و پانکارتی ڕۆژاوا هێڵی سوورمانە و ڕۆژاوە شۆڕشی ژنجیان ئازادیە و بە دڵنیایەوە سەردەکەوێت بەرزکرایەوە. دواتر عمر ئۆجەلان پەرلەمانتاری دەم پارتی قسەی کردو بە ئاماژەدان بە بەرخۆدانی کۆبانی جەختی کردەوە کوردان لا تێکۆشانی ئامانجی سەرکەوتنی خۆیاندان و وتی دەبێت هەموو کەسێک پشتیوانی ڕۆژاوا بێت. لە بەردەوامیدا عمر ئۆجەلان دەستنیشانی کرد لە پێناو پێگەی خۆیاندا کوردان تێکۆشانی دیپلۆماسی خۆیان بەڕێوە دەبن و وتی هەرچی دەوترێت گرنگ نییە بۆ پێکێنانی ئاشتی لا تێکۆشانی خۆمان بەردەوامین و مخاتەبی گەلی کورد بەڕێز ئۆجەلان و لەم پێناوەدا لا ئیمراڵیەوە لا تێکۆشان بەردەوامە. هەروەوتیشی لەگەڵ فەلسەفەی بەڕێز ئۆجەلان داین و خواستمان ئاشتی هەمیشەیە. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی سەربازی و هەڵوەشاندنەوەی شانەیەکی ڕژێمی ئەسەد لە دەیرۆزوو ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەیاندا هاتووە دوێنێ هێزەکانی قەسەدە لە گوندەکانی ڕۆژهەڵاتی پارێزگای دەیرۆزوو ئۆپەراسیۆنێکیان ئەنجامدا و توانیان شانەیەکی پاشماوەکانی ڕژێمی ئەسەد هەڵبوەشێننەوە. هەروە ئاماژیان بەوش کردووە هێزەکانی قەسەدە توانیان لەو ئۆپەراسیۆنە 4 چەتە دەستگیر بکەن و هەروەها ئەو چەتانە کاریان دەکرد بۆ دروستکردنی ناکۆکی و بڵاوکردنەوەی پشێوی و ئەنجامدانی هێرش دژی هێزەکانمان و دامەزراوە مەدەنیەکانیش دەست بەسەرکران. لە کۆتاییدا هێزەکانمان دووپاتی دەکەنەوە هەر کەسێک هەوڵی تێکدانی ئاسایش و سەقامگیری ناوچەکەمان بدات و بێوێت پشێوی و سەر لە شایایی بڵاو بکاتەوە لی قبول ناکەین.
ئەمڕۆ 24مین ڕۆژە گەل لە بەنداوی تەشرین بۆ پشتیوانی لە هێزەکانی قەسەدە و دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بەردەوام لە ئشکگیریدان و تا دێت بەرخۆدانێکە بەرفراوانتر دەبێتەوە. گەل بە جۆش و خرۆشەوە لەسەر بەنداوی تەشرین بۆ پشتیوانی لە هێزەکانی سووریای دیموکراتیک با گۆڤەندەوە هێز و ئیرادەی خۆیان با داگیرکەران نیشان دەدەن. لەگەڵ بەرخۆدانی گەلدا دەوڵەتی تورک و چەتەکانی بردومانی بەردەوامی هاوڵاتیانی مەدەنی لەسەر بەنداوی تەشرین دەکەن و بە پێی ئامارەکانی دەستەی تەندروستی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە 22 ڕۆژی ڕابردوو بە هۆی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی 24 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 221 هاوڵاتی دیکەش بریندار بوون. لە یەک کاتدا گەلی شارەکانی ڕەققا و تەبقا دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی ڕێپێوانیان ئەنجامدا و داوایان لا کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد لێپرسینەوە لە دەوڵەتی تورک بکەن. ئەمڕۆ لە یەک کاتدا لە شارەکانی ڕەققا و تەبقا دژی هێرشەکانی دەوڵەتی تورک ڕێپێوان بەڕێوەچوو لە ڕێپێوانەکاندا هەریەکە لە نوێنەرانی لایەنە سیاسیەکان ڕێکخراوە مەدەنیەکان و گەل بەشداریان کرد. لە ڕێپێوانەکەدا دوای گەیشتنیان با شوێنی مەبەست ڕێپێوانەکە بۆ گربوونەوە گۆڕدرا و چەند وتارێک پێشکەش کراون و داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرا لێ پرسینەوە لە دەوڵەتی تورک بکەن. باهۆی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانیەوە لە 8 کانونی دوومەوە لە هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و بەتایبەت بەنداوی تەشرین 41 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 245 دیکەش بریندار بووە. دەستەی تەندروستی ئیدارەی خۆبەڕێوەبەری هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئاماری قوربانیانی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی لە هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەتایبەت لە بەنداوی تەشرین بڵاو کردەوە بە پێی ئامارەکانی دەستەکە لە 8 کانونی دوومەوە تا ئەمڕۆ لە بەنداوی تەشرین بەهۆی هێرشەکانەوە 24 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 221 دیکەش بریندار بوون. دەستەکە ئەوەشی خستووەتە ڕوو لە کانتۆنی فرات بەتایبەت شارۆچکەی سرین بەهۆی هێرشەکانەوە کە لە 25 کانونی دوومەوە ئەنجام درراوە 12 هاوڵاتی شەهید بوون کە یەکێکیان منداڵە و هەروەها 13 دیکەش بریندار بوون. هەروە ئاماژە بەوەش کراوە دوێنێ دەوڵەتی تورک بافرۆکەی بێفرۆکان بردومانی ماڵێکی لاکۆبانی کردو بەهۆیەوە 2 هاوڵاتی شەهید بوون و ژنێکیش بریندار بووە. هەر لە ئامارەکانی دەستەی تەندروستیدا هاتووە لە کانتۆنی جەزیرە بەتایبەت لە شارۆچکەی زەرگان و کوندەکانی دەوروبەری لە هێرشەکانی 25 کانونی دووم 3 هاوڵاتی شەهید بوون و 10 دیکەش بریندار بوون کە 4 منداڵ و 3 ژنی تێدایە. ئەحمەد شەرع سەرۆکی ڕاگوزەری سووریا سەبارەت بە حکوومەتی داهاتووی وڵاتەکەی ڕایگەیاند دەستی ئاشتی بۆ هەمووان درێژ دەکەین، هاوکات کار دەکەین بۆ پێکهێنانی حکوومەتێکی ڕاگوزەری گشتگیر و لە چەند ڕۆژی داهاتوودا پێکهێنانی لێژنەی ئامادەکاری بۆ کۆنفرانسی دیالۆگی نیشتمانی ڕادەگەیەنین. هەروە ئەحمەد شەرع باسی لەوەش کرد ئێمە خزمەتکاری سووریەکانین نەوەک فەرمانڕەوایان و کار دەکەین بۆ پێکهێنانی حکوومەتێک کە نوێنەرایەتی تەواوی پێکاتەکان بکات. جێ ئاماژەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا و لە کۆبوونەوەیەکی فراوانی حکوومەتی ڕاگوزەری سووریا ئەحمەد شەرع سەرۆکی سووریا دیاری کرا و کارکردن بە دەستوری کۆنی وڵاتەکەش هەڵوەشێنرایەوە. فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق سەبارەت بە پاڵپشتی نێودەوڵەتی بۆ ڕووبەڕوو بوونەوەی چەتەکانی داعش و توورخستنەوەی مەترسیەکانی لەسەر عێراق ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیان گفتوگۆی بەردەوام لەگەڵ ئەمریکا هەیە سەبارەت بە بوونی لە عێراق و پەرەپێدانی پەیوەندیە دووقۆڵیەکان. هەروە فواد حوسێن دەشڵێت نزیکەی 10 تا 12,000 چەتەی داعش لە زیندانەکانی ژێردەسەڵاتی قەسەدە هەیە و ئەو چەتانە مەترسی لەسەر عێراق دروست دەکات و پێویستمان بە پاڵپشتی نێودەوڵەتی هەیە بۆ ڕوبەڕوو بوونەوەی هەڕەشەکانی داعش. ئەمە لە کاتێکدای حکوومەت و سەرکردەی لایەنە شیعەکان هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆ ئەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق دوور بخەنەوە. هەروەها فواد حوسێن ئاماژەی بۆش کردووە لە ئێستادا هیچ نیازێکی نییە بۆ ئەوەی سەردانی سووریا بکات، بەڵام ئەم بابەتە لە لێکۆڵینەوەدایە.
شەهید ئارام بیرمەند و هیوابەخشەکەی کۆمەڵە وەک بیرمەندێک بووە سمبۆلی خەباتی کرێکاران و ڕەنجدەرانی کوردستان لە باشووری وڵات و بووە هیوایەک لەو سەردەمە بێ هیواییەدا کاگەلی باشووری دوای ئاشبەتاڵەکەی ساڵی 1970دا تیایدا دەژیا. هاوکارانمان دۆسیەکان لەسەر ژیان و خەباتی شەهید ئارام ئامادە کردووە بەیەکەوە گوێ لێ دەگرین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان هەرشاد بن. شەهید ئارام بیرمەند و هیوابەخشەکەی کۆمەڵە